بین لە نەخۆشی کۆرۆنا زیاتر منداڵەکانم ینی زۆر کەفیان بە ئاژەڵ دێ وام لەیان کردووە کار لە ئاژەڵەکان دوور بکەونەوە و هەروەها بەکارهێنانی تەعقیم و دەستکێش وام پێ باشە لە بۆنەکان لە ئاهەنگەکان زۆر لە یەکتر نزیک نەکەونەوە چونکە ئەوە بۆ ئێمە یعنی بۆ سەلامەتی ئێمەیە کە ئەو شوێنان داخراون بەڕاستی کە ئێمە بچین لە بازاڕەکان و لە سەفرا و لەو ئاوانەی کە زۆر خەڵک دەچێ بێ ئەوەی بێ هیچ ئاگاداریەک مەلەوانی و سیباحەی تێدا دەکا دوورکەوتەوە بەڕاستی بۆ سەلامەتی هەمومانە چووکە ئەبێ تۆزێ ئاگادار بین لە شوێنە گشتەکان کۆ نەبینەوە و دەمامک بەستین و دەستکەش بەکاربێنین و دەستمان بشۆین و هەوڵ بدەین و هیواداشم و کەسانی کەواگردیان یاخود لە سەفەر لە دەری وڵات بوونە هاتنەتەوە خۆیان بڕۆن بۆ بنکەکانی تەندروستی بۆ پشکنین و بۆ ئەوەی ئێمەش توش نەبین و هەمومان دووربین لەو نەخۆشیەوە. ئەو نەخۆشینەیش پێویستی بە ترسان نییە، پێویست ناکە کە بترسین و نازانم خۆمان بێومید بکەین و برێ دەماکوژێت و ناشتی وانی هەتا دەتوانن لە ماڵی و خۆتان دانیشن هەجا دەستی خۆتان دەشۆن و لێ شتێکیش مەترسن.